لە تەوەری کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان قساکەین لەسەر زانیاری وەرگرتن ئەوش لە ڕێگەی سوشیال میدیاوە بە تایبەت ئەوەی کە لە ئێستاە ئەبینی زۆر زانیاری جیاواز کەسە جیاوازەکان بێ ئەوەی کە تەنانەت لە بوارێکە پسپۆڕیان هەبێ بڵاوی ئەەکەنەوە زۆر کەسی شەیەلانەیە بۆ وەرگرتنی زانیاریەکان بەڕاستی پشتە بەسن بەم سەرچاوانە بۆ نمونە زۆر جارەڵێڵێ لەکوێ بیستوتە هەواڵی بۆ نمونە موچەیان ئەوەی کە دۆخەکە لە باشترە بێ ئەڵێ لە سوشیال میدیا بینیم یان کۆمەڵێک هەواڵی تەندروستی ئەڵێ فلانشت باشە لەکوێ ئەمەد بینیوە ئەڵێ لە بۆ نمونە فەیسبوک ئەماندا نبوو زۆر جار ئەم پشت بەستنە بە سەرچاوە جیاوازەکان بێ ئەوەی کە کەسەکە پسپۆڕی هەبێ بێ ئەوەی کە سەرچاوەکە ئەسڵان دروست بێ و کات کە کێشە دروستەکات بۆ ژیانی کەسەکان کاتە چۆن تاکێک لەم نێوەندەیە بتوانێت هۆشیاری وەربگرێت تاکێکی هۆشیارمان هەبێت لەم نێواندا زۆر جارش ئەبینین ئەم شەپۆلە تەنانەت لە ڕیکلامکردنی شابەر کەسەکان ئەکەوێت وە زۆر جار لەوانەیە کەسێک لەبەر ڕیکلامێک ئێستا ڕیکلامەکە تەندروستی بێت بابەتی با بڵێم بازاڕکردن بێ بابەتی سیاسی بێ لەم دیوە جیاوازانەوە لەوانەیە زۆر جار ئەوەی کە بەر ئەم ڕیکلامە کەوتووە کێشە بۆ ژیانی دروست بێت کاتە لەم نێوەندە ئەم بابەتی هۆشیاریە چۆن لە تاکە دروست بکرێت چۆن بناغی بۆ منێت تای خۆی وا بکات کە هۆشیار بێت ئەمە بابەتی تایبەت بە تەوەری ئەم بەشەمانە کە بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر هونەر ڕەسوڵ ژاژڵەی مامۆستای زانکۆ زانیاری لەسەر وەرەگریت دکتۆر هونەر سڵاوە لێبێ زۆر بەخێر بێت بانی باش دکتۆر بانتان باش سڵاو بەڕێز دکتۆر کاتێک باسی وەرگرتنی زانیاری لە ڕێگەی سوشیال میدیاوە بە تایبەت ئەکەن نەک هەر باسی ئەمە کێشەی لای تاکی خۆمان بێ ئەمە لە جیهانە هەیە ئەم بابەتە بەڵام لەوانەیە کێشەی تاکی ئێمە جیاوازتر یان تۆزێک زۆرتر بێ کاتە با هەر لە ئامۆ دەست پێ بکەین دکتۆر لە بەرامبەر ئەم شەپۆلەیە ئایا تاک ئەتوانێت هەشتا هەر بڵێ ئەتوانم هۆشیار بم لە ڕاستیە پرسیاری هۆشیاری تاک لە سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیای زانیاریە پرسیارێکە کە وەڵامەکەی کەمێک ئاڵۆزە لە سەردەمی ئەمڕۆیە بە شێوەیەکی گشتی هەموو تاکێک لە کۆمەلگا بە لێشا و زانیاری وەرەگرێت ئەو زانیارانەی کە ئێمە لە قۆناغەکانی پێشووترە لە ناو خێزانە وەربانەگرت لە قوتابخانە وەربانەگرت یا لە ناو کۆمەلگا بازاڕ و شوێنە گشتەکانی دیکە وەرمانەگرت ئێستاکە لە ڕاستیە بە شوێکی زۆر خێرا بە لێشا و زانیاری هەمە چەشن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێی سمارتفۆن و تیڤ و کەناڵەکانی دیکەی ڕاگاندنەوە بەردەوام بە تاکەکانی کۆمەڵگا ئەگات لە ئاست و تەمەنە جیاوازەکانە هەر لە مناڵێکەوە بیگرە تا ئەگاتە کەسێکی بەتەمەن ئەمە خستڵەتێکی زۆر دیاری مرۆڤی ئەم سەردەمەیە کە کۆمەڵگەی ئەم سەردەمەیە کە تیا سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیای زانیاری نوێیە زۆر باشە بۆیە خۆی هەر ئەمە لە ڕاستیە ئەم زانیارە زۆری کە بە خەڵک ئەگات بە جۆر لە جۆرەکان ئاستی کرانەوە و هۆشیاری تاکەکانی زیا کردووە خەڵک زیاتر ئەزانێت لەم سەردەمایە بەڵام ئایا ئەوەی کە پێ ئەگات و ئەوەی کە خەڵک ئەیزانی هەمووی ڕاستە ئەمە پرسیاری سەرەکیە باشە ئەگەرەوەی بەڕێزە ئاماژە و پێیا لە ڕابردووە ئەگەر زانیاریمان پێگەیشت بێ لە ڕێگەی ڕۆژنامە بووە گۆڤار بووە تیڤەکانەوە بووە بەڵام زانیاریەکان چاودێری بەسەرەوە هەبوو یعنی هیچ کاتێک لە ڕۆژنامەیەکە شتێک بڵاو ناکرا وەک ڕێکلامێک کە ئەمە بە شێوازێک بڕوات و دوجار زیانی هەبێت بۆ لایەنی مرۆڤایەتی بەڵام تەکنەلۆژیا بە شێوازێ پێشکەوت و ئێستا تۆ مۆبایلەکەی دەستی خۆت بکەرەوە چەندەها ڕیکلامی تێە چەندەهام ڕیکلامانە بوونەتە جێگەی زۆر زیانی هاوڵاتیان بۆ ئەوەی کە بە ڕێگایەکی هەڵەتا بەرن ئێمە چۆن بتوانین لەو ڕیکلامە هەڵانە لەو ڕێگا هەڵانە خۆمان دوورخینەوە وەکو بەڕێز باسی کرد پێشتر لە ناو کەناڵەکانی ڕاگاندنە ئەگەر باسی چاپکراوەکان کە وەکو ڕۆژنامە یا تەنانەت تیڤ یا کەناڵەکانی دیکەی وەکو ڕایدیۆ ئەم ڕازانی کە ئەمڕازی ڕاگاندمون هەر شتێ بڵاو ئەکراوە لە ڕاستیە پێش بڵاوکردنەوەی چاودێریەک هەبوو ئیتر لە هەندێک سیستەمی سیاسیە کە سیستەمەکە دیکتاتۆری بۆ چاودێریەکە پێش ئەوەی کە کەناڵەکە بڵاوی کاتەوە دەستگایەکی سانسۆر هەبوو کە متابعەیە کرد چی بڵاوکرێتەوە چی بڵاو ناکرێتەوە یا لە سیستەمە دیموکراتیەکانیشا لە سیستەمەکان کە سیستەمێکی دیکتاتۆری نییە لەو کەناڵانە لە ناو دەستگاکە خوان چاودێریان نەکرد ئەم بابەتی بڵاوکرێتەوە شایستە یا شایستە نەکێشەکانی چییە بەڵام ئێستا لە سەردەمی سوشیال میدیایە ئەو کەسانی کە لە سەردەمی پێشکەوتنی با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوانەی کە بابەتێک بڵاوەکەن و مەرجنی دەستگای ڕاگەاندن بێ کەسی ئاساییە بەکارهێنەری ئاساییە بابەتێک ئامادە ئەکا بەرژەوندی هێلەوەی کە بڵاوی کاتەوە
باشە کەسێکە کاڵایەکیوێ ساغی کاتەوە چاودێری لەسەر نییە تاکە کەس کە چاودێرە خۆیەتی خۆشی مەبەستی ئەوەیە هەنێجار کە بە سوودێکی ئابووری هەبێ قازانجی دەستکەوێ بەڵێ بۆی ڕاستەوخۆ بڵاوێ کاتەوە بەکارهێنەر یا خود بینەر بۆ ئەوی کە لە خشتە نەبرێت پێویستە چەند هەنگاوێک هەیە بگرێتە بەر یەکەم هەنگاو کە ئەیگرێتە بەر ڕاستیە لە سەدەمی ئەمڕۆیە هەموو کەسێک ئەبێ بە چاوی گومانەوە سەیری زانیاریەکان بکەن بەس لەوە نیە گومانمان لە هەموو شتێک هەبێ بەڵام ناکرێت ڕاستەوخۆ ئێمە بە هەموو قەنەعەتێک تەسلیمی ئەوە بین کە کەسێک شتێک بڵاوکاتەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان و بەتایبەت پێم وابێ ڕاستە سەرەتا بپرسە ئەم کەسە کە قسە لەسەر ئەم بابەتە ئەکات پسپۆرە لەو بوارەیە شارەزای ئەوەیە بۆی منە کەسێکێ باسی نەخۆشیەکمان بۆکە ئەبێ بپرسین ئەگەر ئەمە پزیشکیشە پسپۆری ئەو بوارەیە ئەتوانێت قسە لەو بوارەیە بکە شارەزایە و ئایا بەڕاستی پزیشکە ئاهلی کارەکەیە ئەو کاتێک کە پرسیارمان کرد و زانیمان ئەتوانین بڵێن قۆناغێکمان بڕیەوە بەڵێ گوێی لێ ئەگری قۆناغی دوای ئەوە تۆی بەکارهێنەر پێویستە خۆشت تۆی هاوڵاتی وردە و لە زانیارەکانی ئاستە زانیارەکانی فراوە فراوان کەیت بتمانە بە هەموو شتێ نەکەیت بەڵێ مەرزنی ئەوەی کە کەسێکی سپۆرش پێمان ئەڵێ بۆ هەموو کەسێ وەکو یەک بێت بۆ من کە تاکێکم تەمەنێت لە ئاستێکی تەمەنام جیاوازە لەوەی کە کەسێکی تر لە تەمەنێکی ترا ڕەگەزێکی ترە ئەبێ خەڵک ئەم زانیارانەی هەبێ و هەندێک بابەتیش هەیە کە پەیوەندی بە تەندروستیمانەوە هەیە بە بریکردنەوەی سیاسی ئایدۆلۆژیمانەوە هەیە ئەبێ لە ڕاستیە ئەمە هەوکو هەر تاکێک بە دوای زانیاری قوڵاب گەڕێ بە قسەی کەسێک فری و نەخۆین کە لە ڕاستیا دێتە سەر پێیجێکی سۆشیال تۆڕە کۆمەڵاتیەکان قسەمان بۆ ئەکا ئەبێ خۆمان بۆ هەندێک بابەت کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە پەیوەندی بە چارەنووسی خۆمانەوە هەیە لە ئاستە جیاوازەکانی تەندروستی کۆمەڵاتی ئابووری سیاسیەوە ئەبێ زوو تەسلیم نەبین لە ڕاستیا وەکو تاک وردە هەوڵ بین زانیاری هەمە چەشم کۆ بکەینەوە پاشان بەراوردیان کەم زانین لە ناو ئەمانە کامیان ڕاستە خاڵێکی زۆر سەرەکی هەیە کە زۆر گرنگە سەرچاوەکان بدۆزینەوە کە زانیاری باغ بۆ زانیاری ڕاست بڵاوکەنەوە کەناڵەکان ڕاگاندن زۆرن ئەگە سەری تیڤەکانیش بکەین ئەبێ خەڵک هۆشیار بێ لە چ کەناڵێکەوە زانیاری وەرەگرە متمانەی پێەکە متمانەکردن بە زانیاری بڵاوکراوە زۆر لە ڕاستیای لەم سەردەما حەزەرێکی زۆری ئەوێت ئەبێ خۆمان وردە خەڵک وەکو تاک هۆشیار بێەوە ئەو کەسانش کە لەو بارانە کارەکەن هۆشیاری زیاترمان بە خەڵک هۆشیاریانکەنەوە کە لە چ شوێنێکەوە زانیاری وەرئەگرن زانیاری کێ ڕاستە کێش فریویان ئەدا کێ بەرژەوەندی هەیە لەسەرەوەی کە خەڵک بە ڕێگەیەکی ڕاستە بەرێ کێش بەرژەوەندی هەیە لەوەی کە خەڵک بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێت ئەبێ ئەمانە جاب بکەینەوە هەر ئەمە ژوای نەکردو دکتۆر بێمتمانی یەک لای هاوڵاتیان دروست بێت یعنی بەڕاستی باسی کۆمەڵە لایەنە کرد سیاسیە تەندروستیە ئابوووریە بە بازارکردنە ئەم شێوازە ڕێکلامکردانە بۆ نمونە لە ناو تۆڕە کۆمەڵاتەکانە یعنی پرسیار لە هاوڵاتیە بکە ئەڵێ وڵایی وام لێ هاتووە لە تەندروستی خۆم قەلەقم چکە لێرەوە بە ڕێزێک پێمەڵێ ئەم شتە بەکاربێنە بۆ ئەمە باشتر لەو لاترۆڵێنە ئەوە بەکارمێنە بۆ ئەمەیان باشترە یعنی وای لێ هاتووە بە لێشا و ڕووی کردوتە تێما دانەیەک و دوان نییە بڵێم ئەمە من کەت یەکەم و لایە بەم و لە کۆڵمە بێتەوە چۆن بتوانین ڕێگایەکی کەف دۆزینەوە بۆم لەم ساڵانەی دواییە ئەوەی کە زۆر لە ناو کۆمەلگا با و لە ناو کۆمەلگەی کوردایەک بابەتی حەزەکەمە کوونمونە ئاماژەی بکەم خواردن دووگی حیوان ئاژەڵ خواردن دوو بابەتێکە لە ڕاستیا خەڵک ئێستا سەری لێ تێکچوو ئایا من دووگی بەرخ و مەرق خۆم یانەی خۆم کەسێک گەڵێ سوودی هەیە ئەمە چەند ساڵ ئێمە فریوداوە ئەتوانین بیخۆین سوودەکانی ئەوەیە کەسێکی ژێت کە پسپۆرە لە بوارەکە ئاڵێ نەخێر خواردنی دووک بۆ هەموو کەسێ باش نییە ئەبێ بزان کێ ئەی خوات و کێ نایخوا کەسێک گەڵێت چەوری باشە کەسە گەڵێ خراپە یەکێک دێ پێمان ئەڵێ گۆشتی سوور باشە یەکێک گەڵێ خراپە یەکێک پێمان ئەڵێ نەباتی بن ڕۆکی بن کەسێکی ژڵە نەخێر ئەوە گەر نەباتی بتوشی ئەو زیانانە ئەبێت خەڵک لە ڕاستیە ئەو کە بەڕێز باسەکە سەری لێ تێکچووە ئەمە نمونەیەکە باشە ئێمە وەکو تاک هەر تاکێکمان قسەکە دەبڕم هەنێک جا خودی پسپۆڕەکانیش دەنگی جیاوازیانەیە لە ڕاستی ئەمە کێشەیەکی سەرەکیە بابەتی یەکلاکردنەوەی چی باشە چی خراپە پێویستی بە بڕیاری دەستگات تەندروستیە باڵاکان هەیە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستگای تەندروستی باڵان هەیە کە ئەمەیەک لە ئەکاتەوە چی باشە و چی خراپە کە ئەوان بڕیاریان نا ئەو کاتە ئەو کاڵانە خەڵک بۆ بەکارهێنانی ئاسایی بەرچاویان ڕوونە دەبێت چی باشە و چی باشتر دووەمیش هەر کەسە و پێکاتەی
هەر کەسە لە هەموو ڕوویەکەوە جیازە لە یەکێکی دیکە ئەمە هەر بابەتی تەندروستینە لە بابەتەکانی تریشە لە بابەتەکانی تریشە بۆن من لە پەروەردەکردنی مناڵە ئایا ئێمە پشت بە تۆڕە کۆمەڵاتیەکان ببەسیم بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان یا بە یەکجاری دەستبەرداری بین ڕێگە بدەین مناڵەکانمان سەیری کەناڵەکانی یوتیوب بکەن لە بواری پەروەردەیی یا ڕێگە نەدەین خوێندکارەکان مەمچنە خوێندنگەی ئەهلی باشترا خوێندنگەی حکومی لە ڕووی سیاسی و ئەم حزبە هەڵبژێرمی ئەو حزبە ئەمە هەموو بابەتێکە لەم سەردەما بەهۆی ئەوەی کە زانیاریەکی بەلێشاو ئەچێتە ناو کۆمەڵگەوە خەڵک وەری ئەگرێ هەموو لە ڕاستیە پێویستی بۆی تا کۆشار بێت تاکش کاتێک کۆشارە بێ کە ئیتر وەکووتم سەرەتا بگاتەوە قەنەعەتی کە پێویست ناکە هەموو زانیاریەکە بڵاوەکرێتەوە خۆت پەسەندیکەیت و یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان بۆ کۆنتڕۆڵکردنی ئەوە وەکو ئاماژەم پێکرد پێویستە دەستگا باڵاکان لە بوارە جیاجەکانە کە سەر بە حکوومەتێن بکەونە خۆ ڕێگە نەدەن هەموو قسەیەک بکرێت لە کە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەیە بە تایبەت کە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە ڕێگەی نێن هەموو بە زانیارێک بڵاو بێتوانێت کە لە ڕاستی هەندێکی چاوەشەکارانەیە وە کەناڵەکانی ڕاگەاندن پێویستە بگورە کاتە لای خۆشمان ئەم فیلتەرێک کە بەڕێزت دەڵێ هەموو هەواڵک هەموو زانیارێک ڕێگە نەدرێت بڵاو بکرێتەوە لای خۆشمان ئەماتە ئەمە پێویستە مەبەستم لە لایەنە سیاسەکەنی من من لە ڕووی دیموکراتی و سیاسیەوە بە کامل قەنەعەت وەڵام ئەبێ بە تەواوەتی ئازادیەکی زۆر هەبێ خەڵک بە ئیسراحەت قسە بکات بەس هەندێک بابەت هەیە کە پەیوەندی بەلایەنی تەندروستیەوە هەیە ئەبێ دەوڵات حکومەت دەستگاکانی سەر بە وەزارەتی تەندروستی زۆر بە شێوەیەکی چاودێری ئەو بکەن چ زانیاریەک لە کەناڵەکانی ڕاگەاندنی لە سۆشیال میدیا بڵاو بێتەوە بۆی کە خەڵک لە ڕووی تەندروستی و تووشی کێشە نەبێت و یەک خاڵی زۆر گرنگی شەیە بێ کەناڵەکانی ڕاگەاندن ئەو کەسانی کە بانگیانەکەن چاوپێکەوتنیان لەگەڵاکەن دڵنیابن لەوەی کە ئەهلی کارەکەیە ئەهلی ئیشەکەیە یعنی بە نمونە هەیە زۆر جار چاوپێکەوتن لەگەڵ کەسێکراوە لە ڕاستیا پسپۆڕی بوارێک نەبوو هاتووە قسەی تیا کردو ئەمە زۆر خەتەرە لە ڕاستی ئەمە زۆر مەترسیدارە لەبەرەوەی کە خەڵک کاتێک کە تو ئەڵی دکتۆر فڵان دێ قسە لەسەر خۆراکێکەکە لەسەر نەخۆشیەکەکە کەسەکەی کە بینەرە فرای ئەوە ناکەوێت بزانێت لە ڕاستی ئەمە پسپۆڕیان پسپۆڕنێت تۆ ڕاگەیان کارتوی کەناڵی ڕاگەاندن بە خەڵکە دووتووە کاتێکە بانگهێشتیەکەی لەسەر بابەتی قساکە کەواتە تۆ دڵنیابوو لێو کە ئەم کەسە شایستەی لەسەر و بابەتە قسە بکە ئەمە کێشەی بەشێکی کەناڵەکان ڕاگەاندنە بە میدیای ماینستریمەوە باوە و کەناڵە تەلەڤیزیۆنە گەورەکان کە لە ڕاستیە هەندێک جار هەندێک کەس بانگهێشت نەکرێن ئەهلی کارەکەین ئەمە کێشە دروستەکە بۆ بینەر لە سۆشیال میدیا ئەمە کۆنتڕۆڵکردنی زۆر زەحمەتە چونکە سۆشیال میدیا تۆڕ کۆمەڵاتیەکان بەکارهێنەری ئاسایی بەکارهێنن ئەوانەی کە بابەت بڵاوەکەنەوە پسپۆڕ نین ڕاگەیەنکار نین بە ئارزوو خۆیان قسە ئەکەن کەسێک نییە چاو دێریان بکە بڵێ ئەرێم قسەی تو ئەیکە ئەرێ ڕاستە زیانەکانی چییە سوودەکانی چییە ئەمە لە ڕاستیە کێشەیەکی زۆر دیاری وەکووتم سەردەمی گەشەکردنی تەکنۆلۆژیای زانیاریە کە ئێستاکە بەهۆی گەشەکردنی ئەو تەکنۆلۆژیای و هاتنەکاری ژیری دەستکردەوە ئەم کێشەیە وردە گەورەترە بێت بە خەڵک کەوتۆتە ناو گێژاوێکەوە دەربازبوونی ئەستەم بووە باشە دکتۆر زۆر کات لە بڵاوکردنەوەی ڕێکلامەکانە ئەبینی ئەو کەسانەی کایتر لە پێگەیەکا لە ناو کۆمەڵگایە دەرکەوتون یا خەڵگەیان ناسێ لە پێناو کۆکننەوەی کۆمەڵێ فۆڵۆ و لایک و ئەمانەیە دانیشە ڤیددیۆی خۆیەکە و قسە ئاکات یعنی بەداخەوە زۆر جار خۆی لێ تێک چووە چکە بۆ ئەم کەسە کە ئەم شتانە بڵاوکاتۆیتر لە هەر بوارێکا بێت دوایی ئەبێ بەرپرسبی لەو قسانی کە خۆ دەیکەی بەرپرسبی لەوەی کە ئاستەکەی خۆت ئەوەیە تۆمە پێشکەشی منەکەی یان لەسەر چ بنەمایەک ئەمە پێشکەشی منەکەی ینی بەڕێستان لەوانەیە سا لە ناوەندە ئەکادمیەکان بۆ نمونە داوای راپۆرتێ بکەیت تۆ دێستا داوای لینک ئەگەر لە سایتێک وەرم گو داوای لینکی سایتەکەم لێکەی بۆی بزانم تا چەندم سەرچاوی ڕاستە ئەم شێوازی شڵژانش لای ئەو کەسانەکە دروست بووە تا چەند گرفتێکی ترەکە خەڵک بە ئاقارێکی کابەرێ خۆی بە ئاقارێکان ڕۆشتووە ئەم گرفتە بۆ خەڵکیش بڵاو بکاتەوە بەکارهێنەری ئاسایی تۆڕە کۆمەڵاتیەکان کە من وەکو خۆم وادانین بەکارهێنەرێکی ئاساییم سمارتفۆن مۆبایلێکم پێ سەیری تیکتۆکەکەم لە پێجەکە کەسێک قسە ئەکات منی کەسێکی ئاسایی فرای ئەو ناکەوم بێم بزانم ئەم کەسە لەکوێوە زانیارەکانی وەرگرتووە زانیارەکانی ڕاستی نادروستن بۆیە خەنگاوی یەکەم وەکو ئاماژەم پێکرد ئەبێ بە گومانەوە گوێ بگری بە گومانەوە زانیارەکانەوە بگری تا ئەوەی کە خۆ دڵنا ئەبیتەوە ئەم زانیارە ڕاستەیاننا کۆمەڵگەی ئێستاش بە تایبەتی هەموو کۆمەڵگەکان ئەم کێشیان هەیە خەڵکێک هەیە بەرژەوندی خوازە قسێکت بۆکە بەرژەوندی لە پشتی قسەکەەوە هەیە ئەوێت تۆ لە شوێنەکە سوودێک بە ئەو بگەێنیت بەرژەوندی مادی هەیە بەرژەوندی سیاسی هەیە هەندێک جار
بەژۆندێکی تری هەیە لە قسەکردنەکەیە بۆ یەکێک لە کەسە ناسراوەکان لە تۆڕە کۆمەڵاتیەکانە تۆ بۆ کات بەسەربردن گوێ لێ بگرێ بەڵام ئەو کە لە ساسە قەنەعاتی بە قسەکانی هەبێ وەکو تاکێک ئەمە ئەبێت هەمیشە نیشانەیەکی پرسیار بخەینە سەر قسەکان ئەو کاتە لە خۆمانەوە دڵ تەسلیم نەبین لەبەرەوەی کە خەڵک ئەوەی کە قسە ئەکا ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە قسەکات چ کەسانی پسپۆر چ کەسانی ئاسایی هەمیشە بەرژەوەندیەکیان هەیە لەم بابەتەی کە بڵاوی ئەکاتەوە بەرژەوەندی ئەو لەگەڵ بەرژەوەندی منی بەکارهێنەر جیاوازە منی بەکارهێنەر ناتوانم لە ڕاستیە هەم ئەو زانیارانەشی تەڵکەم و بە دوایە بچم بزانم کامی ڕاستە و کامی هەڵەیە بۆیە وەکو خاڵی یەکەم دەستگا بەرپرسەکان پەیوەندیدارەکان بە تایبەت لەو بابەتانی کە پەیوەندیان بە تەندروستی گشتیەوە هەیە پەیوەندیان بە نەریتی گشتیەوە هەیە پەیوەندیان بە پەروەردەکردنی تاکی کۆمەڵگاوە هەیە ئەبێ بکەونەخۆ فلتەرێک دانێن بە دوواداچوونە بکەم بۆ بابەتانی کە مەترسی زۆر گەورە دروستەکە بە تایبەت لە بابەتە تەندروستیەکانە دکتۆر هۆنەر ئەگەر بە کورتی پێمان بڵێ مادام باسی ئەم بابەتە کراوە لە سوۆسیال میدیا ئێستا زۆر کەس هەیە خەریکە ئیشوکاری ئۆنلاینەکە ڕیکلام بێگومان بەشێک لەو کارانەیە کە ئەتوانێت ئەو کاڵاکی خۆی خزمەت گوزارەکەی خۆی بناسێنێت هەل لە ئەم فترەیە لەم چەند ڕۆژە بەداخەوە هاوڵاتیەک لەبەر یەکێک لەم ڕیکلامانەوە بەکارهێنانی بەرهەمێک تووشی کێشێکی تەندروستی زۆر گەورە ببوو چۆن ئەو کەسە بزانێت ئەوەی کە ئەچێتە بەردەم ئەو ڕیکلامە لە بواری بازاڕکردن ڕیکلامێکە توانە حسابی لەسەر بکە ئایا ڕێنمایی هەیە ئەوەی کە دواتر من چوزانم تازە خۆ پەنەکە بەسەرما هاتۆ خۆ داتوانێت دەربازم کە لە ماکەکانی کاتی چۆن بزانم ئایا ڕاستەیانە بازاری هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵاتەکان لە هەرێمی کوردستانە وەکو بەشێکی تر لە کایەکانی ناو کۆمەڵگەی هەرێمی کوردستان پەرتەوازەیە منەمە بەراوردێ بکەم لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهانە مەسەن لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا لەبەرەوەی بڕاندەکان هەن مارکەکان هەن کەسێک کە کاڵایەک ئەکڕێ ئەزانن لە چ مارکەیەگەی کڕێ بە تێپەڕینی کات دڵنیابوونەوە چی باشە چی باش نییە کام مارکێتە بابەتەکانی ئۆریجینەڵە زیاتر کوالەتی باشتر لەوی تریان لە هەرێمی کوردستانە لە ڕاستیا تا ئێستا لە ناو گەڕەکەکانمان لە شارەکانە مارکێتمان نییە ئێمە دڵنیابین لەوەی کە لە ساسە ئەو کاڵانەی کە تیا ئەفرۆشێ ئۆریجینەڵە یعنی ئەسڵیە ساختە نییە نمونەیە گەهێنمەوە پێشەوەی کە بێنە سەر نمونە کوردەکە کاتمان لە بەردەستا بێت لە وڵاتی گەتوەکانی ئەمریکا کۆمپانیایەکی زۆر گەورە هەیە بە ناوی جۆنسن ئەند جۆنسن جەی ئانجەی ئەمە یەکێکە لە کۆمپانیا هەرە گەورەکانی بواری دەرمان لە جیهانە کە سەرمایەکەی ینی نرخی کۆمپانەکە بەگشتی بە تاریخی پێنجی دوو ینی ئەگەر ئەو زانارە دڵنام کە زاناریەکە دقیقە بەهای کۆمپانیاکە 375 بیلیۆن یعنی میلیارد دۆلارە باشە لە ساڵانی پێشووە لەسەر دروستکردنی یەکێک لە بەرهەمەکانی کە پاودەرێکە بۆدرەی مناڵان و تەجمیلە بەشێک لە بەکارهێنەران لە ماوەی چەند ساڵێکی زۆرە داوان تۆمار کردووە کە ئەم بۆدرەیە بەهۆی ئەوە کە مادەیەکی ئەگەری دروستبوونی شەرپەنجەی هێرەنا بۆدرەکە بەکارهێنراوە داوان لەسەر تۆمار کردووە لە دادگا لە ساڵ 2023 لە مانگی چوارە کۆمپانیەکە ڕازی بوو کە ئەم کێشانە لەگەڵ ژمارەیەکی زۆر لەو بەکارهێنەرانەی بۆدرەکە یەکلا کاتەوە لە دادگا بەر هەمویان بڕی نزیکەی 9 میلیارد دلار قەرەبوویان کاتەوە ئەمە لەبەرەوەی کە ئەو کەسانە بۆدرەیەکیان بەکارهێناوە لە کۆمپانیایکی بەرهێنەری بۆدرەکە کۆمپانیایکی ناسراوە بەس ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕاستی ئەومان نییە خەڵک دێ لە بازار شتێکەکڕ نازانێت چێ دروستی کردو ئەمە کێشەکە دروستەکە ئەو هاوڵاتێکە لە ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵەتەکان بڵاو بۆتەوە شامپۆیەکی کڕیوە قژی پێشۆردووە ئیتر بۆ گۆڕینە ڕەنگە بۆ هەر شتێکە تووشی کێشێکی تەندروستی بووە ئێستا ئەبێ لە ڕاستیە بزانین ئەم شامپۆیە چ کۆمپانیا دروستی کردووە ئەگەر بۆ منە کۆمپانیا ئەلف بێ دەتوانێت بێ داواز تۆمار کات ئەم کۆمپانیا دروستی کردووە خەڵکی تریش بێن داوا تۆمارکەن لە دادگا داوا تۆمارکەن بەس دەبێت کە بازاری هەرێمی کوردستان بازارێکی ڕێکنەخراوە لەو بوارەیە زۆر کەس تووشی زیانە بێتەوە کەرەستە بیناسازی ئەکری لە شوێنێک سەیرەکەی دوای ساڵێک بەکەڵک نامێت گڵۆپێکە کڕی دوای مانگێک دوو مانگ سکوت ئەبێت جلوبەرگێکە کڕی دڵنانین لەبەوەی کە ئەم کاڵایك ئەم مادە خامی کە بە جلوبەرگەکەی پێ دروستکراوە قوماشەکەی پێ دروستکراوە ئایا ئەمە ڕیسایکلە یا بۆ جاری یەکەم بە بەکارهێنرێ ئایا مەوادی مسەڵتەنی تیا شێرپەنجەی تیا یاننا خۆراکەکانمان لە ڕاستیە ئەمە ئەرکی دەوڵەتە بە پلەی یەکەم جارێک تر بێت ئەم سێکتەرانە ڕێک بخاتەوە ناو بازار ڕێک بخاتەوانێ ئەو شتانی کە فەیکن
بڕاندەکانی ئۆریجینال نین ئیتر دەستیان بەسرا بگیرێ بە شوێکی زۆر چڕ بۆی کە خەڵک ڕوبەڕووی ئەوە نەبێتەوە و یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە هەرێمی کوردستانە من ناڵم خەڵک شت بە ئۆنلاین نەفرۆشێت و نێکڕێ ئەمە شتێکە بۆتە ئەمری واقع لە ڕاستیان بەڵام بێ بەکارهێنەر و هاوڵاتی وریابن بابەتێک زۆر دڵنیانە بێ لەوەی کە ئۆریجیناڵە ئەسڵە نەیکڕێت یعنی ئەمڕۆژ تووشی کێشێنەکە هەنە مادە هەیە بەکاری هێنێ دوای 20 ساڵی تر تووشی نەخۆشێکی زۆر مەترسیداریست بۆ خۆشی زیانی نەبێ بۆ مناڵەکانی بۆ دەوروبەری ئەمە لە ڕاستە کێشێکی زۆر گەورەیە بازاری واقعی یعنی بازاری ئاسایی لەگەڵ بازاری ئۆنلاین لە هەرێمی کوردستانە فەوزایەکە پێویستی بە ڕخستنێکی زۆر گرنگ هەیە زۆر بەپەلەش بۆی کە هاوڵاتی تووشی کارەساتی زۆر گەورە نەبێت کەواتە دوجار ئەکەوێتەوە سەرهۆشیاری تاک خۆی لەوەی کە ئەم لێشاوی ڕووی تێکردوین چی بەکارێنێ و چی بەدەستێنێ و چی لای ڕاستە و چی لای ناڕاستە ئەمانە بێت لە یەکتر جیاکاتەوە دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ئەم بەرنامە زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ